میوانداریکردن ئەو زاراوەنوێیی کە ماوەیەکە هاتۆتە نێو کۆبوونەوەکانی پارلەمانی کوردستان. پارلەمان کە تاکەمەرجایی یاسادانانە لە کوردستان و شوێنی لێپرسینەوە و چاودێریکردنی کارەکانی حکوومەتە، بۆی هەیە لە هەر کۆبوونەوەیەکدا بانگشتی دەسەڵاتی جێبەجێکردن بکات بۆ لێپرسینەوە یا قسەکردن لەسەر بابەتێکی دیاریکرا و نەوەک میوانداریکردن. کاتێ بانگێشی لاە پەیوەندیدارەکانەکەی بۆ پێویستەکە ئێمە قسەی جدیمان هەبێ و لە کاتی وەڵام وەرنەگرتنەوە قسە لەسەر لێ متمانە بکەین لێوەرگن بڵێ متمانە بکەین. بۆیە کاتێککە بەش ئیسیفەی میوانداری بێ ئەو مافێ نامێنێ و ئەمە جگە لەوەی کە ئەبێتەوە پێشلکردنی مافی پەرلەمانتاران لەوەی کە ئێمە بەیاداش زۆرجار تەقدیمەکەین بەڵام جاری کە بێ میوانداریەتی بۆی پێویستە سەرۆکاتی پەرلەمان ڕەچاوی ئەوە بکە و خەڵقی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. ڕای جیاواز لەسەر هەبوونی وشەی میوانداریکردن لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەیە. پارلەمانتارێک دەڵێت لە پەیڕەوی ناوخۆدا 3000 وشەی میوانداری هاتووە. لەم کۆبوونەوەوانە کە وەزیر خۆی دێ یان پەرلەمان وەکو میوانداری بانگرکە لە پەیڕەوی ناوخۆ داهاتووە، ئەمە تەنها گفتوگۆ ڕاگۆڕینەوەیە، ناچێتە چوارچێوەی پرساندن و لێسەنەوەی متمانە و ئەم حاڵەتانە. دش بەو ڕایە ئەندامێکی لیژنەی یاسایی پارلەمانیش دەڵێت میوانداری لە پەیڕەوی ناوخۆ بوونی نییە. خۆ هیچ خاڵێک لە پەیڕەوی ناوخۆ باز لە میوانداری ناکە، بەڵکو باز ئەوە دەکاتن بە پێی مادە 54 بۆ نمونە ئەندامانی پەرلەمان بۆیان هەیە وەزیر بانگێشکەن بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیاریکرا و ئەندامانیش پرسیاری لێ دەکەن. بەڵام مەراحلی لێپرسینەوە دووسێت تەوەرە، ینی پرسیارکردن دواتر سەر دەپێتی بۆ ئیستیجواب دواتر دەڕوا بۆ با بڵێن سەحبی سیقا. بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی پارلەمانی کوردستان هەر ئەندام پەرلەمانێک بۆ هەیە پرسیار ئاراستەی ئەندامێکی دەسەڵاتی جێبەجێکردن بکات. ئەگەر هاتوو لە ماوەی 15 ڕۆژدا وەڵامی نەدراوە بانگێشتی پارلەمان دەکرێت بۆ پرسیار و پرساندن. لە کاتی نەگەیشتنی پارلەمانتارانیش بە وەڵامی بڕوابوون ئەو کات داوای وەرگرتنەوەی متمانە لەو ئەندامەی دەسەڵاتی جێبەجێکردن دەکرێت. ئێرە پەرلەمانی کوردستانە شوێنێک بۆ لێپرسینەوە و بەدواداچوون بۆ خەمەکانی خەڵکی کوردستانە، نەوەک دیوەخانێکی کوردی بۆ میوانداری وەکەوەی ئێستا لە پارلەمان دەگوزارێ. هەر ڕۆژێک لێپرسراوێکی باڵای ئەو حکوومەتە لە پارلەمان میوانداری دەکرێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.